تایبەت بە گەشتەکانی نێوان تورکیا و سلێمانی ئەمە گەیشت بەچی؟ ئەمە تا ئێستا هەوڵەکانی ئێمە لەگەڵ هەموو لایەنانەیە بەردەوامە، بەڵام وەکو خۆی ماوەتەوە ئومێد دەکەم دوای ئەوەی کە لە حوتی مانگە ئەو تەرخیسە یانەوە ڕێگریە ڕسمیە تەواو ئەبێ جارێکی تر نوێ نەبێتەوە و کۆتایی بەم بابەتە بێ هەموو لای دڵنیاکەمەوە فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی فڕۆکەخانێکی مەدەنیە، ئاسایش و ئارامێکی تەواوی هەیە، خزمەتگوزاری گشتی بە گەشتیاران پێشکەشەکە و لە ڕووی بازرگانیەوە کار ئاسانی بۆ کارگۆی هەموو ناوچەکە و عێراقەکە. ئومێد دەکەم بەم چاوە سیر بکرێ نەک بەو تێڕوانینەی کە وەکو کێشە و یا ململانەیەکی سەربازی و ئەمنی و سیاسی سیر بکرێ. وەکو تورکیا باسی چیان کردو؟ قسەتان لەگەڵ بەرپرسانی تورکیا کردووە؟ باسمان کردووە کە ئەوان کۆمەڵێک مەرجیان بەدەسەڵاتدارەکان یاریمی کوردستان و حکومەتی هەرێم و حکومەتی ئیتیحادیەوە، هیوادارم ئەو لایەنانە کە معنین بەم بابەتە بە وردی بچنە سەر ئەو بابەتە و یەکلایی بکەنەوە. کۆتا پرسیاری خۆمەکەم لە ماوەی هەفتەی ڕابردووە فڕۆکێک بە ئاسمانی سلێمانی ئەسوڕایە و چەند بازنەیەکی دروست ئەکرد. ئەمە ترس و ڕاوچەی لای خەڵک بڵاو کردەوە. نەتانزانین بابەتە چی بوو؟ من لێرە نەبووم ئەم شەو گەڕامەتەوە بۆ کوردستان بە دڵنیاییەوە بە دوایە ئەچین و پرسیاری لایەنە ئەمنیەکانی خۆمانەکەین کە ئەم بابەتانە چۆنن، بەڵام عێراق پێویستی بەوەیە کە عێراقی فیدراڵی کە سەروەری ئاسمانی خۆی، خاکی خۆی، ئاوی خۆی باشتر پارێزێ و سنوورەکانی خۆی باشتر پارێزێ بۆ ئەوەی لەم بارودۆخەی کە لە ناوچەکەیە و لە ناوخۆی عێراقیشە ئەگوزارێت ئەم دیاردانە ڕوونەیە.